خیر خاص نبیتن استا به تمام نبیتن او مزگوت 10 سال دیش تواو نبود هاوکاری ما بکردن و اوی هاوکاری مزگوتش دکرد نک هاوکاری ما لو خوی دکرد لبو قیامتی او ایشه دفتر کدو دفتران نیه يعني مثلا بقولوا من وسطايا نجارة شيشة إيش كمان را وسطايا لو زيادة مناطق نجار لو لكن خير خوازة كان بين السخاء يعني محاولة بكم بناء كبكريو توا بكريو هم ناوچەیەک بێ گوندێک بێ بێ مزگەوت بێ گەڕەکێک یان گوندێک بێ بێ مزگەوت بێ بەڕاستی زۆر خراپە لەبەرەوەی مزگەوت زۆر گرنگە لۆ تەبایی و برایەتی و یەکڕێزی لە نێوان موسڵمانە. ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە گوندی خەندەچین لە سنووری قەزای بەردەڕەش ماوەی 4 مانگە هاوڵاتیانی ئەم گوندە بێ مزگەوتن مزگەوتێکی کۆنیان هەبوو کە بەکەڵکی نۆژەنکردنەوە نەدەهات هەستان بە تێکدانی ئەو مزگەوتە بۆ ئەوی مزگەوتێکی نوێ دروستکەن ئەو مزگەوتە بۆ سەردەمانێک دروستکرا بوو کە هاوڵاتیانی ئەم گوندە تەنیا دەماڵ بوون بەڵام ئێستا نزیکەی 40 ماڵن ئەو مزگەوتە بەشی ئەوانی نەدەکرد هەستان بە تێکدانی مزگەوتە کۆنەکە بۆی مزگەوتێکی نوێ دروستکەن بەڵام لە ئێستادا پارەی ئەو مزگەوتە تەوا بۆ داوا لە خێرخوازان دەکەن بێنە سەرخەت بوو ئەوەی بە زووترین کات ئەم مزگەتەوە تەواو بکرێت دەستنیە لای مامۆستای ئاینی ئەو گوندە مامۆستا لە ئاینی ئیسلام ئەجری ئەو کەسانی کە مزگەوت دروست دەکەن چییە چۆن باسی ئەو کەسانە دەکرێت کە مزگەوت دروست دەکەن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. پێشەچی بە خێراتنی بەڕێستان دەکەین لۆ ئەو شوێنە لۆ گوندە خوای تەعالا ئەجر و پاداشتان بداتەوە بەڵێ خوای تەعالا و هەروەها شریعەتی پیرۆزی ئیسلام زۆر گرنگی بە دروستکردنی مزگەوتدا ئەوە تا ئەو کاتێک کە حەزرەتی ڕەسوڵ الله عليه الصلاة والسلام لە مەککەوە کۆچی کرد لۆ شاری مەدینە یەکەم کاری ئەوە بوو کەوە مزگەوتی دروست کرد ئەگەر مزگەوت ئەوەندە گرنگ نەبووە کاری تری دەکرد بەڵام دیارە لە شریعەتی پیرۆزی ئیسلام مزگەوت زۆر گرنگە لۆ یەکەم شت مزگەوتی دروست کرد وهروها دەربارەی پاداشتی دروستکردنی مزگەوتی ژەوە تا پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرموو من بنى مسجدا لله تعالى بنى الله بيتا في الجنة هەر کەسێک مزگەوتێک دروست بکاتن لە پێناو خوای تەعالا و لۆ خوای تەعالا ئەوە خوای گەورە لە قیامەتدا ماڵێکی بۆ دروست دەکات لە بەهەشدا وهروها دەربارەی ئەوەش کەوا چەند خێری تێدا بکەین و چەندی بکەین ئەوە حضرەتی ڕسوڵ الله عليه الصلاة والسلام جوابمان داتەوە دەفەرموو هەر کەسێک بە قەدەر یەک هێلانە تەیرێک باڵندەیەک کەوا هێلکەی خۆی لە ناودادنێ بەشداری بکە لە دروستکردنی مزگەوتدا ئەوە خوای تەعالا ماڵێکی بۆ دروست دەکات لە بەهەشدا وهروەها دروستکردنی مزگەوت یەکێکە لەو کارانەی کەوا لە دوای مردنیش خوای تەعالا خێر و ئەجر و پاداشمان لە دەنووسی ئەوە تا دەفەرموو إذا مات ابن آدم انقطع عمله إلا من ثلاث دەفەرموو پێغەمبەر عليه الصلاة والسلام هەر کاتێک مسلمانێک مرد ئەوە دەفتەری ئەعمالی قەپات دەبیتن لە دوای مردنی ئیلا سێشتی لۆ دەمینێتەوە یەک لەوانە سەدەقەی جاریەیە سەدەقەی جاریە واتە خێری بەردەوام لە دوای مردنیش ئەو کەسەی کە بەشداری دەکرد لە دروستکردنی مزگەوت خێری بەردەوامی دەگەشتێ و هەمیشە هەموو کاتە خێری و دەنووسرێ هەر کەسێک لەناو ئەو مزگەوتە کارێکی خێر ئەنجام بدە بۆ نمونە نوێژ دەکا سەڵاواتێک لێ دەدا زیکرێک دەکاتن ئەوە خێری و ئەو کەسەش دەچیتەوە کەوا بەشداری کردێ لە دروستکردنی ئەو مزگەوتە. لە ئێستادا مامۆستا پێویستان بە تەواوکردنی ئەو مزگەوتەیە ئەگە وردەکارەکەی باسکەیت چۆن بوو مزگەوتی کۆنتان چۆن بوو وڵاهی مزگەوتی کۆنمان مزگەوتەکەمان بە کەڵک نۆژەنکردنەوە نەدەهات بەڕاستی بچووک بوو هەروەها بە کەڵک نۆژەنکردنەوەش نەدەهات دەبەرەوەی کەڵکی نەمابوو کۆن بوو زۆر کۆن بوو هەر کاتێک باران و ئەوانە دەهات ئەو ئاوە دەهاتە ژۆرە هەم لە دیوارەوە هەم لە سەقفەکە و کەلکی ئەوی نەماوە بەڕاستی لۆیەش ئێمە و خەڵکی گوندەکە بڕیارماندا ئیدی دەست مزگەوتەکە تێک بدەین و هەروەها مزگەوتێکی نوێ دروست بکەین ئینشاء الله تعالى. نزیکەی چەند ماڵ دەبن ئەو گوندە؟ وڵاهی دەوروبەری تقریبا 40 ماڵێک دەبن. داواکاریتان چیە لە خێرخوازانی ئەو سنوورە بە تایبەتی و هەموو کوردستان بەگشتی؟ داواکاریمان ئەوەیە لە خەڵکی خێرخوازی کوردستان بەڕاستی وەروەها خەڵکی ناوچەکەمان کەوا بێن بەشداری بکەن لە دروستکردنی ئەو مزگەوتە بەڕاستی لەبەرەوەی خێرێکی زۆر گەورەیە نزیکەی 4 مانگ دەبێتن ئەو گوندە بێ مزگەوتە ڕاستی زۆر کارەساتێکی گەورەی لە ڕووی شریعەتی پیرۆزی ئیسلامەوە ناوچەیەک بێ گوندێک بێ مزگەوت بێ گەڕەکێک یان گوندێک بێ مزگەوت بێ بەڕاستی زۆر خراپە لەبەرەوەی مزگەوت زۆر گرنگە لۆ تەبایی و برایەتی و یەکڕێزی لە نێوان موسڵمانە. دەستخۆشی مامۆستا ڕاستەکەم ئەگەر تۆ باز بکە ینی داواکاریتان چییە لە خێرخوازان؟ بەێ بە خێر بێن سەر چاوە وڵی خێرخواز باشن لە منتەقێمە تەقسیریان نەکردیە
ئەوەندەی پێیان کرابی خێرخوازی بەشدار بینە بەڵام داوامان لێ ئەوێ کە بەشدار نەبییان ئەوێ پێی دەگرێت لە قەدەر توانای خۆ هاوکاریمە بکەتن و ئەوێ هاوکاری مزگەوتیش دەکات نەک هاوکاریمە لۆ خۆی دەکەت لە بۆ قیامەتی بەخۆ هەر وەکو مامۆستا باسی کرد ئەجری مزگەفتێ چەندە و چتووەیە و ئەوجا داوا لە خێرخوازان دەکەین و سەرمایه‌دارانی منتەقەی و دەوری منتەقەی و چاویان لەمە بیتن و بەهانای ئەو مزگەفتەوە بێن و گۆش بەخێر بێن سەر چاوە. ئەگەر داوا ئێوە داواکاریتان چیە لە خێرخوازان؟ بەخێر بێن سەر چاوە و لە هەروەکی مامۆستا گوتی ئەمەش هەر ئەو فکرە و ئەو قسەمان هەیە مامۆستاهاکی تێنێشتەوە بە چاومان لە خێرخوازانە بەڕاستی ئەگە خێرخواز نەبیتن ئێستا بە تەمای مەبیتن ئەو مزگەوتە 10 ساڵی دیش تەواو نابێت ئەو گوندە هەر ئەوها دەبینێتەوە بە بێ مزگەفتی بێ مزگەفتیش لۆ گوندی لە هەم شتێکی زۆری ترە جماعەتی لێ نییە خودبای لێ نییە هەموو بێ باش بینە حتا ئەو منداڵانە دەهاتنە خودبێ ژنەکان لە خۆجییان لە مامۆستای بۆ خودبە ڕۆژێ خودبە هەڵعانە ئەمە دەچینە بەنێنانێ وایە دەچینە بەنێنانێ بەڵام نەفەر هەیە لە شیناییە شوانە دێتەوە ناگێتە گوندی بە خۆبای ڕناگەتن ئیلا کابراکی بێ ئیش بیتن و کاتێ پێشی ئەوەی خۆ حاضرکەتن بچیتن خۆت بێ خۆ بکەتن زۆر هەنە لە داوامێ دێنەوە سەعات 11 دەگاتە ماڵێ زۆریشی پێشمەرگەنە داوامیان هەیە و مامۆستانە پێڕناگەن هەموو گاوێ یەلا بچین لە بەنێنانێ لە خودبەی ئەوزە داواکاریمانەوەیە لە خێرخوازان خێرخوازی منتەقێ و خێرخوازی دەرەوەش بۆ خێرخوازان و بۆ دەوڵەمەندان مزگەوت شتێکی زۆر ئاسانە بەس بۆ کابراایکی نەبیتن و فەقیر بیتن بەڕاستی کارێکی قورسە ئەوە ئیشێ دەفتەرێک و دوو دەفتەران نییە بلێ وڵای تەواو دەکەم ئەوەی دەکێت نیشوایە لۆ گوندێمایە بەڵام لۆ خۆیتی لۆ قەبر و قیامەتێ خۆیتی داوامان لە خێرخوازان هەیە بەهانای مزگەوتێمەوە بێن مەحتەلین لۆ مزگەوتێ و بێ مامۆستاینە استافات هەمان هەبی جێمان نییە دومیانان بە خێر بینین هەگەر مزگەوتت نەبیت قاعەت نەبیتن مردنیش چاوەڕوانی ئەوەی ناکەتن حتا تۆ خۆت ڕێک بێخی و خۆ حاضرکەی و ئەوجا بمری دەبی پێشوەخت ئەمە کێمکاسی مزگەوتێ خۆ جێبەجێ بکەین و مەحتەلینیش داوا لە خێرخوازان دەکەین بەهانامانەوە بێن گۆشگەلە بە خێر بێن سەر چاوە خوا خێرتان بنووسیتن و دەستان خۆش بیتن بێ مزگەوتی کێشەی بۆ دروستکردن وانە ئەگەر هانا بۆ شوێنی تر دەبن وایە ئەوە گرفتی دروست کرد و هەیە ئۆتۆمبیلی نییە سەرتا بە خێر بین ڕاستی مامۆستا باسی کرد و جمعەش باسان کرد داواکاریمان لە خێرخوازان هەیە بێنە سەرخەت خێرخوازی منتەقەی دەوروبەرە ئەم مزگەوتەوەکەن چل ماڵە بێ مزگەوتە یعنی پەنا بۆ گوندی دەبن کاتی هەیە بۆ خێرخواز هەر کەسەکە زۆر نەفەر یارمەتیاندایە و ئەو یارمەتیش نەدا بین هاریکاری مزگەوتە بکەن خێرێکی گەورەیە و بەخێر بێن سەر چاوە دەستخۆش بیت ئەگەرە تو وردەکاریەکەی باسکەی ئەو ئێستا لە چ قۆناغێکن لە مزگەوتەکە چۆن بوو کە تێکتاندا ئێستا لە چ ئستاز بەخێر بێن سەر و سەر چاوەڵاوە بداتی وتمان بیناسی زۆر گچکە بوو ساقت بوو بیناکەمان خراپ کرد یعنی محاوڵەمان کرد مەسەلەن تقریبا نزبێکمان تەرتیب کرد لە ناو گوندی خرمان کردەوە تقریبا نزیکی 9 میلیۆنێک دەبوو هەستان بنێشەکەمان پێدانا شیژماندانا ئەو بلوکەش کە دەبین مەسەلەن خێرخوازە چیلای هەولێر هات ئەوانەی تەرتیب کردیە بەسەر لەو مەرحەلەی ڕاوەستاینە ینی مەسەلەن بوونم نەوەستایە نەجارە شیشە ئیشەکەمان ڕاوەستایە لەوەی زیاتر ئەمە ناتەنەوەجا داوا دەکەین خێرخوازەکان بێنە سەخت ینی محاوڵە بکەن بیناکە بکرێ و تەواو بکرێ بە هەمووی ئەم سنوورە خێرخوازی زۆر لێ ینی هەموو بۆ هەموو کات ئامادەنە بۆ نەخۆش بێ بۆ مزگەوت بێ چ داواکاریت لەو خێرخوازانە هەیە کە خوا پێدراون وڵاو سەزۆن منتیقە بەڕاستی منتیقەی فەقیر نشینە عامەتەن وکو عامەتەن خێرخوازی ئەو های لێ نییە ینی نزبە کاتینە بەس بەڕاستی بەخۆی خێرخواز کەمە لەو منتیقەی دارەتوان ئەو جەمە داوا دەکەن خێرخوازانی کوردستان ینی و عام کوردستان منتیقەی هەولێر و جێدی هەیە مەسەن داوا دەکەن ئەوان بێنە سەخت هاریکار بن چکە لەو منتیقەی ئەوەی توانیان کردیان بەڕاستی لەوەی زیاتر باوەڕ ناکەم یان هەیە مەسەلەن بەشدار نابی بەخۆی بەڵێ بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان هاوڵاتیانی گوندی خەندەک بونداوەکارن خێرخواز بینە سەرخەت و بۆ ئەوەی بە زووترین کات ئەو مزگەوتە تەواوکەن لە ئێستادا ماوەی 4 مانگە ئەم گوندە بێ مزگەوتن بۆ نوێژی هەینی پەنا بۆ گوندی تر دەبن و بۆ پرسەش هیچ شوێنێکیان نییە.